ڕاستیدا ئەم سەفەرەی ئێمە زۆرتر لە کاتێکدا بوو کە ئەو ڕووداوە گرنگانە لە ئێران و لە کوردستانەکەشی کوردستانی ڕۆژهەڵات ڕوویدا بوو و بە پێویستم دیارە بەرنامە ڕێژەکەی زۆرتر کرابوو، بەڵام کەوتە کاتێک کە ئەو ڕووداوە گەورانە و ئەو ڕاپەڕینە لە ئێران ڕوویدا، بۆیە سەرنجی زۆر هەبوو بۆ ئێرانیش و بۆ کوردستانی ڕۆژهەڵاتیش، بۆی سیاسەتمەدارانی ئەمریکایی و کۆنگرێسمەنەکان و سەناتۆر و خەڵکە لێکۆڵەرە سیاسیەکان دانویست بزانن کە بارودۆخ چییە. بۆیە تا ڕادەیەک دەتوانم بڵێم سەرنجیان دەدا سەر پەیامەکەی ئێمە. بەڕوای من ئەوەندە گرنگە کە بڕیاردەرە لەبارەی چارەنووسی کاروباری دیپلۆماسی کوردی ڕۆژهەڵات لە دەرەوەی وڵات. یعنی من پێم وایە ئێمە لەعان ئۆفیس و دەفتەرێکمان هەیە لێرە، ڕەنگ بە حیزبەکانی دیکە بازێکی هەیان بێ نەیان بێ، لە ئوروپا هەروەها. من لەو بڕوایەدام دیارە زووتریش ئەوەمان لەگەڵ بەقیەی هاوڕێیانمان لەگەڵ حیزبەکانی دیکە هێناوەتە ئاراوە دەمێک ساڵە و دەمێکە. ئەویژەوەیە ئێمە پێویستە یەک نوێنەرایەتیمان هەبێ، مەسەلەن لە وڵاتی ئەمریکا یەک نوێنەرایەتیمان هەبێ، یەک دەفتەر و ئۆفیسمان هەبێ و بە یەک زمان خەڵک بینین. جا و دەفتەرە خۆ دەتوانێت خەڵکی هەموو حیزبەکانی تێدا بێ، مەرج نییە، بەڵام بەو ناوە ئیش بکە. ئەلان لێرە حکوومەتی هەرێمی کوردستان یەک نوێنەرایەتی هەیە، حیزبەکانیش هەر کامە کەسی خۆیانیان هەیە لە ئەو نوێنەرایەتی هەرێمی کوردستان، بەڵام هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان قسە دەکە. ئێمە لەوان زیاتر پێویستیمان بەو یەک دەنجی و یەک ڕەنجەی خۆمان هەیە. من وا دەزانم کورد قسەی دەبیسترێ کوردی ڕۆژهەڵات، ئەلان کورد خۆشەویستە لە هەموو دنیای ڕۆژاوە، لە ئوروپاش و لە ئەمریکاش. من باسیەوەم کرد کە ئێستا کورد جێی سەرنجە لە ئەمریکاش و لە ئوروپاش، بەڵام پێم وایە بێگومان ئەگەر ئەو یەکگرتوویە بێ و یەکدەنجیە ببێ لە نێو ناوەندا کە هەیە تا ڕادەیەک، منتەها کافی نییە، هێشتا وەڵام دەرەوەی پێویستیەکانی ئەم سەردەمە نییە. ئەگەر ئەو یەکگرتوویە و یەک ئۆرگانیە لە هەموو کارماندا، لە کاری پێشمەرگایەتیماندا، لە کاری دیپلۆماسیماندا، لە کاری هەڵسوکەوتمان لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێران و بزوتنەوە سەراسەریەکانی ئێراندا، ئەگەر ئەوە هەبێ ئەمن دڵنیام وەزن و قورسایی کورد لە نێو بزوتنەوەی ئێران، لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانی زۆر دەبێ، شتت زۆرتر لێ قبول دەکەن، داخوازیەکانت زۆرتر وەردەگیرێ. بۆیە بۆ خەڵکی کوردستان گەورەترین مایەی دڵخۆشیە و گەورەترین هۆکارە بۆ بەرزبوونەوەی ورەی خەڵکی. ئەو حیزبانە ڕیشەدارن، کۆمەڵە و دموکرات ڕیشەدارن، ساڵەهای هەزاران شەهیدیان هەیە هەر کامەیان، بە هەزاران هەزار بنەماڵەیان لە هەموو شار و گوندەکانی کوردستان لەگەڵە. ببینن ئەو یەکگرتوویە هەیە دەڵێم تا ڕادەیەک، بەڵام ئەگەر ببینن دەبێتە یەکگرتوویەکی زۆر لەوە زیاتر، ئەمن بە گەورەترین مایەی بەرزبوونەوەی ورەی خەڵک لەم خەباتیاندا دەیبینم. لە نێو ئێران دەستمان باڵا دەکات لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێران و لەگەڵ بزوتنەوە گشتیەکانی ئێران، و لە جیهانی دەرەوەش بەو جۆرە دەنگمان دەڕوە. من دنیام دەفتەرێکمان بێ ناوەند لە بروکسل، دەفتەرێکمان بێ لە واشنگتۆن، یاگەر جێی کەش پێویست بوو، من دڵنیام دەتوانین کاریگەری گەورە دابنین. من خۆم لێرە ئەم جارە ناجاری پێشوو لە ئەمریکاییەکانم بیزوتیان لاپەڕەیەک بێنە ئیمزا کرابێ کە نوێنەرایەتیەک هەیە
تۆ نوێنەرایەتی ئەو ناوەندە دەکەی ئەو هەموو حیزبانە دەکەی تا ئێستا ڕێگەت دەرگای هەموو شتێکت بۆ بکەینەوە. لەبەرەوە بەڵێ دڵنیام بە کەسایەتیەکانی دیکەی کوردستانی ئێرانیشیان کردووە کە هاتبێتن سەری ئێراندا بێت داوای و یەکگرتووی و یەکدەنجیان کردووە. من پەیامەکەشمان زۆر نزیکە لە یەک. ئەخ ١٩٠ پەیام و قسەکانمانیە کە ناوی حیزبەکان و ئارمی حیزبەکان لا بە تۆ لۆگۆکەی لێ لا بە لە قسەکان بەقی ١٩٠ قسەکان هەر وەکو یەکن. خۆی ئەمە زۆر قسەیەکی جیاواز لە یەکتری لەم بوارانەدا ناکەین. ڕەنگ بێ لەسەر شتی نێوخۆی کوردستان هەرکامە قسە و باسی خۆمان هەیە، بەڵام کە پەیامی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات بە دنیا ڕادەگەیەنین هەر یەک زۆر پەیام ڕادەگەیەنین. لەبەر ئەوە بەڕاستی ئەرچی خۆمانە بیکەین. ڕاست ئەوانیش پێت دەڵێن، بەڵام پێشیان نەکوتباین دەبوو بزانین و دەزانین. من پێم وایە لە بەردەممانە درەنگ یا زوو دەبێ ئەو هەنگاوە هەڵگرین بە لە بەرچاوگرتنی ئاڵوگۆڕەکانی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەوانە ئاڵوگۆڕەکانی ئێران و ئەگەری ئاڵوگۆڕی زۆرتر لە داهاتوودا. من پێم وایە ئەمە پێویستیەکی کاری ئێمەیە و بە کۆڵی شێری شەوە نییە، دەتوانین بیکەین، دەتوانین لە نێو خۆماندا پسازین لەسەرەوەی چۆن ڕێکی بخەین، کوێ بەرپرسی چی بێت، دەورەیی دادەنین، کاتی دادەنین، کەسێک بۆ دادەنین، دەبێت بە بەشداری هەمووان و بە ڕزایەتی هەموو لایەکمان بێت. حتمما ڕەنگ بێ بینەرانی ئەم تەلەڤیزیۆنە جاری تریش لە منیان بیست بێ و زۆر کەسیش دێڵە هەر من نیم، ئەویژەوەی ئێران بە تەمای دروستکردنی ئیمپەراتۆریەکی گەورە لە ناوچەکەدا بووە. هەموو مێژووی زۆر کۆنی سەردەمی کۆن تا سەدەکانی ناوەڕاست و ئێستاشی لەگەڵ بێ هەتا جەنگی دووەمی جیهانی و دوای ئەوەش نیشانی دەدا دروستکردنی ئیمپەراتۆری لە ناوچەیەکی ئەویش ئاوا هەستیاری وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەبێ شەڕی گەورە ناکرێ. لەبەرەوە هەر کەس بە نیازی دروستکردنی ئیمپەراتۆری بێ شەڕی بەخۆی کڕیوە، چون هاوسەنگی هێزەکان وەها بە شێوەیەکی گەورە دەگۆڕێ لە ناوچەیەکدا ئەم جێگۆڕچەیە ممکن نییە سەر بگرێت. بۆیە تۆوی شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەم تموحی ئێران و هەوڵەکەیەتی بۆ دروستکردنی ئیمپەراتۆریەکی ئاوا و کاردانەوەی دەبێت. درەنگ یازوو دەبوایە ئەو کاردانەوەی درەنگ بۆ زوو نییە. لە عێراق، لە لوبنان، لە یەمەن، لە هەموو وڵاتەکان ئێران خۆی زیادە لە توانای خۆی بڵاو کردوتەوە. درەنگ یازوو خەڵک لێوە خۆ دەکەوتن و من ئەم ڕووداوانە بێزگە لە هەموو هۆکارێکی داخلی وەکو گەندەڵی و ئیدارەی خراپ و ئەوانە کە هۆکارێکی سەرەکین، بەڵام یەکێک لە داخوازیەکانیان ئەوەیە دەیانەوێت سەربەخۆیی خۆیانیان هەبێ. نایانەوێت ئێران وڵاتەکان بۆ ئیدارەکان، نایانەوێت مستەعمەرەی ئێران بن و ئەمە خواستێکی ڕەوایە. ئێرانی داهاتوو ئەگەر بیەوێ ئێرانێکی دموکراتیک بێ و شەرخواز نەبێ، دەبێت لە وڵاتانە پسێتە دەرێ و ڕێز لە سەروەری ئەو وڵاتانە بگرێت. جا بۆیە من پێم وایە فرسەتێکی مێژوویە ئەمە هەستانەوەی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە دژی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ خەڵکی ئێران و لەوانە بە تایبەتی بۆ کورد کە لە مێژە شەڕیەتی خەباتیەتی بە دژی ئەو ڕژیمە و بۆ مافەکانی خۆی. من پێم وایە فرسەتێکی زێڕین هاتۆتە پێشەوە، بۆیە حەق بە هەموو جۆرێک ئێمە کەڵکی لێوەرگرین. ئێمە ئەو جۆرەی کە پێویستە پڕ بە پێست هەنگاومان بۆ هەڵنەگرین. گەورەترین پەیامی من ئەوەیە ڕزگاری خەڵک، ئازادیان، مافەکانیان بەدەستی خۆیان دەستێنرێ. پشتیوانی دەرەکی گرینگە، بەڵام تەنیا وەختێک دەستە بەردەکرێت کە بۆ خۆمان ببین. بۆیە بەبێ ئەو بزوتنەوە کە هەفتەکانی ڕابردوو لە ئێران ڕوویدا، بەبێ ئەو قوربانیە، بەبێ ئەو زەحمەتە،
ممکن نەبوو دنیا ئاوا باست بکە و سرنجی دنیا بۆ لای خۆمان ڕاکێشین. من لەو بڕوایەدام ئێمە نابێت چاوەڕوانی پشتیوانی دەرەکی بین و دەست لەسەر دەستدانین. دەبێت خەباتی خۆمان لە ناوەوە بکەین، بەڵام لە دنیای دەرەوەش سکاڵای خۆمان و دەنجی حەقخوازی خۆمان بە دنیا ڕاگەیەنین. ئەگەر بۆ خۆمان لە مەیدان بین، دنیا دەتوانێت لە سەرمان بکاتەوە و ئەمن دنیام بە موسبەت و بە پۆزیتیڤ دی بەرامبەر بە خۆمان.